سڵاوتان لێبێت لە بەرنامەی میوانی تۆین لە شاری هەولێرین. ئەمڕۆ لەگەڵ بەڕێز لوقمان وەردی پەرلەمانتاری کوردستان. کاک لوقمان، سەرەتا بەخێربێ، سوپاس دەکەم کە بەشداری بەرنامەی میوانی تۆین بە خۆشحاڵیەوە بەشدار بووین. سوپاس بێوەش، دەستخۆشی بۆ ئێوەی بەڕێز کە لە سەرەتای مانجی ڕەمەزانی پیرۆزەوە وەکو هەنگاوێکی گرنگ کە ئاوڕ لە خەڵکی کەم دەرامەت و خێر کەم دەرامەت و هەژارە دەنەوە و لانی کەم هەوڵەدەن کە کەمێک لە ئازارەکانی خەڵکی نەداری ئەم وڵاتە کە ڕەنگە کەمتر خەڵک هەست بە معانات و کێشە و گرفتەکانیان بکە لە ڕێگەی بەرنامەکەی ئێوەوە یەکێک لە پرسە هەرە گرنگەکانی ئەم کۆمەڵگایە کە ئاوەڕدانەوەیە لە خەڵکی هەژار و کەم دەرامەتەی خەنەڕ. ئەمە هەنگاوێکی گرنگە و ئومێدوارم لە ڕێگەی بەرنامەکەی ئێوە ئەو خانەوادانەی کە ئەخرێنە ڕوو بەرپرسان لایەنە پەیوەنددارەکان، سەرمایەداران، خاوەن سەرمایەدارانی ئەم وڵاتە کە لە خێر و بەیری ئەم وڵاتە توانیوێتیان دەوڵەمەند بن و سەرەتێکی زۆر پێکەوە بنێن، بتوان ئاوڕێک لە خەڵکی هەژار و کەم دەرامەت بدەنەوە. ئێمەمانان کە سەردانی ئەو شوێنانە ئەکەین و لەگەڵ ئێوەی بەڕێز دۆخی ژیان و گوزەرانی هاوڵاتیانە بینین، لە ڕاستیدا ئینسان هەست بە شەرمەزاریەکی گەورە ئەکا کە ئێمە لە وڵاتێکە ژین کە خاوەن سەرمایەکی گەورەیە لەسەر دەریایەک لە زێر ڕەشە کە پێڵێن نەوت و دیسان وڵاتێکی کشتتوکاڵی، وڵاتێک ئەگەر سەرمای ئەم وڵاتە بەباشی بەرهەم بێت، بە هەدەر نەدرێت، بەباشی بەسەر هاوڵاتیەکانیدا دابەش بکرێت کە ماف و عەقڵێکی خۆیانە، ڕەنگە هاوڵاتیەکی بەڕێزی وەکو ئەم خانەوادەیە کە ئێمە ئێستا بە خزمەتیان گەیشتوین بتوانن ژیان و گوزەرانی شایستە دابین بکەن کە ئەمە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە. بۆیە بەداخەوە کە ئێمە لە وڵاتی ئێمە کە وڵاتێکی دەوڵەمەندین و بە دیاریکراویش کە ئێمە ئەمڕۆ لە هەولێری پایتەختین کە خاوەن کۆشک و تەلاری بەرز و شاری ئیتاڵی و ئینگلیزی و ئیسپانی و ئەنواع ئەم جۆرە شارانەیە، ئەتوانن ئەمانە لە سای ئەم دەسەڵات و ئەم حکومڕانی ئەم وڵاتە بووینە خاوەن سەرمایەکی گەورە. بۆیە ئەبێ داواکەم کە ویژدانی مرۆڤایەتیان بجۆڵێ بەوەی کە هەوڵ بدەن ئاوڕ لەم خەڵکە هەژار و کەم دەرامەتە بدەینەوە. با پێکەوەی گوێبیستی چیرۆکی ژیانی ئەم خانەوادە بین، دوایی بۆ پرسیاری دیکە دێمەوە لای خاتو ئەوین سەرەتا باسی ئەوم بۆ بکە ئەندامانی خێزانەکەی تۆ لە چەند کەس پێک هاتووە و کار و کاسبیتان لەسەر چییە؟ سەرەتا یاخۆ بەخێر بێن سەرچاو ژیانی ئێمە دەنا ئێمە 5 کەسی لە ماڵە 3 منداڵ و خۆم و پیاوەکەمین. کاسبکاش پیاوەکەمە ئیشی بژێوی ژیانمان لەسەر مانتۆڕێکە، ڕۆژانە ئیشمان بۆکە بە ئیشی پەلکەنان و کەونە ئاسن و یعنی ژیانمان زۆر لە عەزابە. یعنی چیرۆکمان ژیانی ئێمە چیرۆکێکی زۆر تاڵە، یعنی زۆر لە عەزابا دەژین. لەوەتی هەم یعنی لەناو نەخۆشی و نەبوونی و نەداری و یعنی لە ژیانێکی زۆر خراپن. ساڵی پار و پێرار کرێم پێ نادرا، ساحب خان و خەریک بوو دەرم کاتە دەرەوە، ڕام کرد لە دوای چۆن کەوتم لە عەرز مێشکیشم دەسەدانا، تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بووم، هەویە درێژخانم هەیە. دوایش هەم بەم گەنجیە ژیانم هەموو لەسەردانا. ئێستاش داوام لە خێرخوازان و لە ئینسان باشەکان و دەوڵەمەندەکان و پیاو چاکەکان هەیە، بەهانام بێن تەنها ئەوەندەم هەیە لە ژیانم، ئەوەندە عومرم بەبەرەوە ماوە، ئەوەندە عومرەمان بەبەرمەوە ما بۆ خۆم و پیاو و ماڵ و منداڵم کە سەتڵ بین و ئەگەری بەقەت یەک حەمامێکیش بێت و یعنی بەس لە ناویا بژیم کرێ نەدەم، یعنی نان و ئاو دەخۆم. ئەوەندە چیرۆکێکی قورسە لە پشت ئەوەی کە کرێچێتی و نە ئازاری توی یابێت؟ بەڵێ زۆر عەزابم خواردووە، زۆر یعنی ژیانم زۆر لە عەزابا بووە. یعنی ڕۆژ هەبووە نان نەبووە لە خۆم لە ماڵەوە،
هەرنا نەبووە لە ماڵم خۆ منداڵم گریاوە بۆ یەک دانە برنج نەبووە لە ناو ماڵم پێخۆم لە دیاریان ئەوها گریاو پیاوم بەتەمەنە یعنی هەموو ئیشێکیشی پێ ناکرێت شتێکە قورس برندەکە ئەلەرزێ و بەرە بێت و دەنا ئەتوانێ بڕوە ئەتوانێ بجوولێت بەڵام زۆر بەتەمەنە تااقەت نەو قەتبی تەواو نییە بە تااقەتەی جارانیمە هەمووی خەم و خەفەت و کرێتیان یعنی من ئەوەندەم هەبێ لە دنیاە بەس ئەوەندەم هەبێ لە دنیایانی بەس کرێ نەدەم ماڵیان ئەوە دەکەم دەستیان ماچەکەم ئینشەڵڵا خوا بۆیان خاتە بەس جەزای قیامەت ئەو پێداویستیانی کە منداڵەکانت ڕۆژانە پێویستیانە بە تایبەتی کە منداڵێکی شیرەخۆرەشت هەیە چۆن ئەم بابەتە یاخود پارەی بەشێک لەو پێداویستیانی ئەو منداڵە دابین ئەەکەیت هەبوو ڕۆژێک نەتوانی تەنها قوتوێ شیریشیان بۆ بکڕیت مناڵی شیرە خۆرەشم هەیە مناڵ وەڵڵا جاریوە هەبووە لە ڕووتان نەڵم دایبی نەبووە لە بەریاکم یعنی لای حەفاز لە باتی حەفازە یعنی حەلاگەی لایلۆنی سفرە و مفران پێ هەڵگرتووە یعنی عیب نەبێشتی وان پێ هەڵگرتووە یعنی نەبووە شیر نەبووە بیدەمێ قەنداوم داوەتی یعنی هیچ نەبووە بیدەمێ یعنی چوومە لە جیران یعنی ئەو نەبووە کە بچم لە جیرانیش قەرت پارەی 1000 نەبووە شیری بایعی بۆ بکڕم یعنی زۆر ژیانم لە عەزاب بووە زۆر یعنی نازانم چی بڵێم یعنی ئەوەندە ژیانم لە عەزابە منداڵم یعنی زۆر ئاواتیان 1000 شتە ناتوانم بۆیان بێنمەدی یعنی بۆ مەکتەب چوونە یعنی جلی مەکتەبم نەبووە بۆیان بکڕم مناڵە ئەو کچە گەورم 7 ساڵانە حەزم لە مەکتەبە پارەی 5,000 نەبووە قەمیسی بۆ بکڕم لە ڕووتان نەدەم پارەی پێڵاوێکم نەبووە بۆی بکڕم پارەی گۆرەویم نەبووە بۆی بکڕم مامەگیان دەڵێن کاتێک منداڵەکەت دەچێتە قوتابخانە لەبەرەوەی منداڵەکەت حەزی بۆ کردو بچێتە قوتابخانە تۆ لە خەڵک 25,000 قرض کردووە تەنها بۆ پێداویستی خوێندنگەی مناڵەکەت هەستە بەچی کردکەوەکو باوکێک لە یەکەمین قۆناغی دەستپێکی ساڵی خوێندن و یەکەمین پرۆسەش کە خوێندکارەکەت یاخود کچەکەت دەچێتە خوێندنگە تۆ نەتوانی ئەو پێداویستیانی بۆ دابینکەی کە پێویستە وەکو باوکێک دابینیکەی بۆ مناڵەکەت سەرەتا بە خێراتتان دەکەم وەڵاوی ڕاستی بی یعنی زۆر شەرمەزاری بخۆم دەکەم کە دەسەلاتم نییە 250 لە بەرشی نییە یعنی زۆر بەڕۆکی قەیم زۆر بەڕۆکی قەیم کە گولە لێدا بامە خینم لە قەلبی نەداهاتە دەرێ کە چوم داوام کردیە لە خەرچی بەس مەزبور بووم لە بە مندارەکەی خۆم حەز ناکەم هەدەفی بەزایە بچی حەز دەکەم پاشی 2 ڕۆژ کە جێیەکی دیاربی جێ دەستی قەلەمی دیاربیتن ینی ناخۆشم نش حەز دەکەم و چۆ عالەمەی مندارم لە مەکتەبێبی ژیانی خۆشبی ژیانم خۆش بیتن کە ئەمن ئێستا هیچیشم نەبوو خێخواس هاتم ماتۆڕەچیان لۆ کردیمە خوا خێریان بنووسی ڕەحمە لە داک و بابیان ئەمە ژیانم گەلە ناخۆشە هەموو ڕۆژێ دەمرم و دەژیم وەڵا متخەمی وەم هاتی تێ ئێستا ئەم مندارێ دیشم 2 ڕۆژکە بەسە پێیان کەویتن ئەویش نۆبەتی لۆ مەکتەبی ینی ئەویشم دێتە سەریانی ژیانمان گەلە ناخۆشە هەتا بڵێ ینی ئێستا ئەمە ڕۆژێ نانەیە بخۆن ڕۆژ نییە بخۆین ئەویش بەسایە خوا و بەسایە خێرخواسە ئەمە دەژین لە نامە ژیانمە هەنیە ئەوی ڕاستی بیتن ئەمە داوای لە خێرخوازی دەکەین داوای لە خوا گەورە دەکەین تەمەنا لە خوای گەورەی دەکەم هەر هەمامە شمانە بیتم بەس ستر بینە ناو کرێ نەدەی ئەمن کرێەکەی نەدەم چۆن پارەی کرێکە دابینەکەی کە سەری مانگ بیدەی بە خاوەن ماڵەکەت وەڵا من چەند لە مێژ بوو ئیشم نەبوو 3-4 مانگ بوو لە مارێدانیشم بێ ئیش وەڵا لە خەزوورم قەردەکرد نێزیکی 500,000 قەرداری قەزوورمم ئێستاژ نازانم قەردەکەی پێ دەدرێ یان نازانم حەیر مامە کرێخانەکەی و پێیاکەم ئێستا ئەمن تەمەنا لە خێرخوازان دەکەم ئەوەندە داوا لە خوا گەورە دەکەم لۆم سەهل بیتم بەس حەمامەک هەبی 2 لە ڕووتان ستر بم نەناوێ هیچم ناوێت شکری خوای گەورە دەکەم زۆر ژیانم ناخۆشە یعنی ناخۆشە بەعزکەم بەس یعنی لە نای خۆم لە دەردەبڕم وەڵای ڕۆژە هاتە سەرم بڕۆم هەر بەبێ پرسیوانیش
لە بۆی پێم ناکرێ بە خێویان کەم کە ژیانم ناخۆش بی دەسەڵاتی هیچم نییە لەوەی باشترە مندارم لە پێشم بگریە لۆ شیری لە برێ برسیمە یعنی قەیناکەم مشکلم نییە با بەخۆم برسیم بی تحمل دەکەم گەورەمە خێزانیشم برسی مشکل بەس منداری گەچکەم کە برس بگریە لە پێشم برێ برسیمە نانەک نەبی بدەم والله هەزار چا گریایە لە پێشە من یعنی دەسەراتم نەبوو دەسەراتم گریانم لە قورجی بۆ دەسەراتم نەبوو هەتا ڕۆژە بەمنی و بابە لۆ دەگریەی گوتم هیچ نییە کوڕم لەبە ئەوەی دەگریم شتێکم بزر کردبوو لە بەهاندێ دەگریام یعنی نامەوێت پێی برێم کە پارەم نییە نانەکرد لۆبین مۆمارێ پارەم نییە بدەمێ بچی لۆ خۆ شتێکی پێ بکڕی دەسەراتی هیچم نییە تەمەنا لە خوای گەورە تەمەنا لە خێرخوازان دەکەم دەستیان ماز دەکەم بەس هەمامەکەمە بی خۆمبی هیچ کەم ناوێتە من هیچ کەم ناوێت. ئەمین خان ئەم گریانی لە قورگی تۆە بۆچی لەو پێشتر گوێبیستی ئەم وتانی ئەم هاوسەرەکەت نەبوویت کە دانیشن بەیەکەوە لەسەر خواست و ئارەزووی مناڵەکانتان قسە بکەن؟ وەڵا دادە جانانی ئەم ڕۆژە یعنی پێش ڕەمەزانەوە یعنی چوومە لای مامۆستایەکە ڕاستی وتم بەس پارە یەک خێمم بدە یعنی ئەو منداڵم چییە 7 ساڵە کە سەرمانگ دێ دەڵێدایە دەتخوا لە پارەی کێخانیەکەمان بۆ دەرێنە بەس بچین دوو دە پێڵاوی پێ بکڕین یان دەڵێدایە تخوا بەس 4 تاکە بازنم بۆ کرە کە بە 1000 دینارە دەسەڵاتمان نییە بچین بیکرد کە منداڵێک چییە 1000 4 تاکە بازن یعنی تەنەکەیە کە دەڵێدایە تخوا عەزم لێ وەکو مناڵی خەڵک لە دەستما بێت یعنی مناڵێک ئەوەندە ئاواتێکی وایە بێ یان دەڵێدایە تخوا چۆن بۆ گەرما بچینە بن خێمەدا کەی دەبێ مەشخانی خۆمانە بێ کەی غورپەیەکی خۆمانە بێ منیش حەز دەکەم وەکو هەندێک غورپەیەکی خۆمە بێنە ناوی دانیش. کاک لوقمان هەست بە چی دەکەی کاتێک کە گوێ لە ئەم دوو بەڕێزا بیان ئەم خانەوادەیە ئەبێت کە بەم جۆرە گوزارش لە ژیانی خۆیان دەکەن؟ ئێمە بەداخەوە وەکو نوێنەرانی خەڵکی کوردستان کە ئەرکمانە دەنگی خەڵک بگەێنە لایەنە پەیوەندیدارەکان لە حاڵێکدا لە وڵاتێکی پڕخێر و بەرەکەت و دەوڵەمەنددا ئەژین ئینسان هەست بە شەرمەزاری ئەکا کاتێکە بێنێ دۆخی ژیان و گوزەرانی هاوڵاتیەک لە پایتەختی وڵاتەکەی بەم شێوازەیە. بەڵێ کاتێک کە گوێت لەم دایکەیە باسیەوە دەکات کە دەڵێت منداڵەکەم تەنها ناتوانم بازنێکی بۆ بکڕم کە بە 1000. هەست بە چیەکەی منداڵی کامێکێک لە بەرپرسەکان بۆ بازنێکی 1000 بەم شێوازەم دایکە دەگرین؟ وڵا لە ڕاستیدا ئەمە چیرۆکێکی تراژیدیای ناخەژێنە و من دڵنیام کە ئەوین خان و ئەمسالی ئەوین خان لەم وڵاتەدا هەن ئەرچی بەرپرسان و فەرمانڕەوانی ئەم وڵاتەیە کە بگەڕێن بە دوای کەسانی هەژار و کەم دەرامەتی هاوشێوەی ئەو خانەوادە بەڕێزە بۆی توانین لەو ژیانە قورسە نەجاتیان دەین. منداڵەکەی ئەو کاتێک کە داواکە ناحەقی نییە چونکە ئەو هاوڕێ ڕەفیقەکانی خۆی بێنێ کە ڕەنگە پێداویست و مستەلزەماتی ژیانیان بۆ دابین کرابێ. بۆی من تاکی دەکەمەوە ئەرچی حکوومەتە لە پێشی هەمووی ئەرچی بەرپرسانی ئەم وڵاتەیە ئەرچی ڕێکخراوە خێرخوازیەکانە ئەرچی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە کە تەن هەمومان و ئێمە لە نوێنەرانی خەڵکی کوردستان هەمومان جهود بکەین بەوەی کەوا بتوانین لایەک لە ژیانی ئەو خەڵکە هەژار و کەم دەرامەت دەبکەینەوە بەتایبەت ئەوانی ژیانیان لە دۆخێکی وهادایە بتوانین لانی کەم سەرەتایی ترین مافی ژیانیان بۆ دەستەبەر بکەین. و من لێرەوە جگەلەوەی کە خۆمان وەکو نوێنەرانی خەڵکی کوردستانەوەی لە دەستمان بێ و جهد و هەوڵ دەین بۆ ئەم خانەوەدە بەڕێزە و هاوشێوەی ئەمانە
و داوە لەلایەنە پەیوەنددارەکان لە حکوومەتی هەرێم لە بەرپرسانی هەولێری پایتەخت کە لە سای ئەم وڵاتە لە چوارچێوەی بۆ بەرهێنان لەم وڵاتەدا دنیایەک زەوی ئەم وڵاتە بەهەدەر دراوە، خەڵکێک سوودی لێوە بینیوە. لانی کەم حکوومەت لەسەر ئەم سەرمایەدارانە فەرز بکە کە هەوڵ بدەن بۆ دابینکردنی شوێنی حەوانەوە مانەوەیان کە ئەم خانەوە دەبڕێزە هەموو ئاواتێکیانەوەیەکەوە خانوویی خۆیان هەبێ. ئەگەر خانوویی سادەش بێ بەڵام لەو ئازارەی کە مانگانە بەدەست دابینکردنی کرێچیەوە ئەناڵێن ڕزگاریان بێ. ڕەنگە ئێمەمانان باشتر هەست بە و درک بە ژیان و گوزەرانی ئەو خانەوادە بەڕێزە بکەن. بخۆم لە خانەوادەیەکی هەژار و کەم دەرامەتم کە باوکم فەرمانبەری حکوومەت بوو و ئێمە هەشتن و خوشک و برا بووین، هەمومان تەمەنمان گچکە بوو، سنووری داهاتی دیاری کراو بوو. بۆیە جارۆها بووە چوینە قوتابخانە پارەمان پێ نەبووە، جارۆها چوینە بازار پارەمان پێ نەبووە. بۆیە من ڕەنگە جیاوازتر لە خەڵکی تر لە ئازارەکانیان بگەم و لە فرمێسکی ئەو خوشکە بەڕێزم باشتر تێئەگەم کە ئازارەکەی چەند سەخت و قورسە. بۆیە ئێمە بە هەموو شێوەیەک پاڵپشت و پشتیوانیانەکەین و هەوڵ ئەدەین بە هەماهەنگی هەموو لایەکمان. بەڵام ئەمە ڕەنگە نمونەیەک بێ، سەدان نمونەی تر هاوشێوەی ئەمانە و خراپتر لەم وڵاتەدا بوونی هەیە کە ئەمە شەرمە بۆ دەسەڵات، بۆ حکومڕانی ئەم وڵاتە، بۆ سەرمایەدارانی ئەم وڵاتە، بۆ ئەوانەی کە لە سایی ئەو ئازادی کە ئێمە خەباتمان بۆ کرد، قوربانیمان بۆدا، هاوڵاتیانی ئەم وڵاتە نیشتیمانەکەی خۆیان خۆشەوێ، ئەمانە شانازی بە کوردبوون و بە کوردستانی بوونی خۆیانەوەکەن. بەڵام ئەبێ لە سایی ئەم حکومڕانی و ئەم دەسەڵاتی ئەم وڵاتە ناکرێت ئاور لە خانەوادەیەکی هەژار و کەرندەرامەتی هاوشێوەی ئەم خانەوادە بەڕێزە نەدرێتەوە. تاکی دەکەمەوە کە من دڵنیام خێر و بێری ئەم وڵاتە ئەگەر بە هەدەر نەدرێ، ئەگەر بە پاشی کاری لەسەر بکرێ، بەشی ئەم خانەوادە و سەدان خانەوادەی تریشەکە. بۆیە من جارێکتر دەستخۆشی لێوە کە ئەمە هەنگاوێکی مرۆڤ دۆستانەی گەورەیە، ئەمە هەنگاوێکی ئینسانیە و ئومێدەوارم ئێمە بتوانین بە هەموو لایەکمان دۆخ و ژیان و گوزەرانی ئەم خانەوادە بەڕێزە ڕزگار بکەین و هەوڵ دەین بۆ ئەوەی ئەوانەی تریش کە هەند لە وڵاتە پیاوچاکانی ئەم وڵاتە خێرخوازان و خەڵکی خوا پێدا و هەوڵ بدەن. بەڵام لە پێش ئەوە ئەرچی حکوومەتە کە ئەبێ بەرنامەیەکی دیاریکراوی هەیە بۆ ئاوردانەوە لە ژیان و گوزەرانی ئەم هەوڵ. خەت و ئەوین لە کۆتایی ئەگەر تۆ شتێکت هەبێ یان بتەوێ شتێ بتێ حەز بەوە بکەیت کە باسی بکەیت، من هیچ شتێکم بۆت نەماوە. ئەگەر خۆت شتێکت هەیە بتەوێ بڵێیت. وەڵا بەسەر چاو وەڵا دادەجان تەنها ئەوە دواوتەم ئەوەیە ئەوەندەم دەوێ هیچ کەم نایە پێش بمرم ئەوەندە عمرم مایە چووکە زۆر لە عەزابە ئەوەندە عمرم مایە پێش بمرم ئاواتی خۆم نا ئاواتی ئەو دوو منداڵە بێنمەدی ئەگەر بەقەت کۆری تەمەیشکێکیش بێ بەقەت حەمامێکیش بێ بەس ئەو ئاواتەم بێتەدی تا دەورم سوستەی شکرانە بۆ خۆی گەورە دەبم، دەستی خێرخوازان ماچەکەم، دەستی دەوڵەمەندەکان ماچەکەم، دەستی پیاوچاکەکان ماچەکەم. تەنها ئەوەندەم دەوێ پێش بمرم بەس ئەو ئاواتەم بێتەدی. ئەو مناڵانم غوربی خۆیان نەبێ بتوانم کە باسنێکی بۆ بکڕم 4 تاک بێ بە 1000 لە دەست ئەو مناڵی بکەم. دخوا بە ئەو مناڵم هیچ کە بە عەزابەوە نەناننە کە ئەلە لە پارەی کرێخانی دەرێنە بۆم بە 1 تاکە بازن دەدایە 1000. ئیتر ئەوەندەمە بە یاخۆ بەخێر بنسەر هەردوو چاو. مامەگیانەگە لە کۆتەیە تۆ شتێکت هەبێت بتەوێ بڵێیت. بەری لە کۆتایی ئەم دەستخۆشیتان لێ دەکەم، وەڵای بەس تەمەناوەی دەکەم، شکری خوای دەکەم، دەستی خێرخوازان ماز دەکەم. وەڵا بەس خانیەکمانەبی لە کۆر ئەو خەمەی ببمەوە بە ئەو مندارانم بێباب نەبن، بێداک و باب نەمێنێنەوە. یعنی کە ئەمن ڕئیس عایلەی مارێمە کە ئەمن تااقەتم نەما کری پێیاکەم لۆخانی
بەزیان بێرم یان خوانە خواستە بتە حالەتە چێوا بێتە پێشم بخۆم سەریشم تەواو ینی سەر مێشکم تەواو عەسەبیشم لە حالەتی نەبوونی هەموو شتێک لە دەست دێ پیاوەت یعنی ئێستا من تەمەناوە دەکەم شتێکم هەبیتن ئی خۆم بم پێ مرتاح بم شکری خوای دەکەم ئەوم لە خێرخوازانەوەندە هەیە. بەڵێ بینەرانی خۆشەویست گوێگرتن لە چیرۆکی ئەم خانەوادەیە لەگەڵ بەڕێز لوقمان وەردی کۆتایی هات بەڵام بەرنامەی میوانی تۆین بەردەوامە. بەڵێ بەڕێزان پاش ئەوەی لەگەڵ لوقمان وەردی پێکەوە گوێبیستی چیرۆکی ژیانی و خانەوادەیە بووین ئێستا دەمەوێت بزانم کاک لوقمان هەستە بە چی کرد کاتێ فرمێستەکانی ئەو دوو هاوسەرت بینی و لە هەمان کاتا دۆخی ماڵەکەشت بینی. وەڵا بێگومان هەستمان بە نیگەرانیەکی قوڵ کرد کە ئەمە ژیانی هاوڵاتیەکی هەژار و کەم دەرامەتی ئەم وڵاتەیە کە ڕەنگە ئەمە نمونەیەک بێەوە دەیان نمونەی تر لە هەولێری پایتەخت لە شار و شارۆچکەکانی تر هەیە. ئەمە چیرۆکێکی تراژیدیای گەورەیە لە وڵاتێکدا کە ئێمە خاوەن سەروەت و سامانێکی سەر زەوی و ژێر زەوی دەوڵەمەندین کە پشتی ئەم هاوڵاتی هەژارانە شتیایە. بۆیە لە ڕاستیدا ئینسان هەست بە شەرمەزاری ئەکا کە ئەبێنێ لە وڵاتی خۆماندا تا ئێستا سەرباری ئەو خێر و بێرە زۆرەی لە وڵاتەدا هەیە سەرباری ئەو ئیمکانیەتەی کە هەیە ئەمەش دۆخی هاوڵاتیەکی هەژار بێت کە هیچی لە ماڵەکەدا نییە کە ناتوانانی کرێخانی بدا کە ناتوانێت مناڵەکەی بنێرێتە مەکتەب بۆ ئەوی مستەلزەماتی پێیا بکات مناڵی گچکە ئەم دۆخە نازانێت. بۆیە لە ڕاستیدا ئەمە ئەتوانم بڵێم چیرۆکێکی تراژیدیای گەورەیە کە من ئومێدەوارم ئێمەمانان و بە هاوکاری هەموو لایەک وە جارشتر من نەمەوێ سوپاسی ئێوە بکەم کە ئێوە کارێکی گەورەکەن لە ڕاستیدا بتوانین لایەک لە ژیانی ئەم هاوڵاتیان بکەین. وەکو بەڕێز دەدۆک و پەرلەمانتارێک چی بەڵێنێکیان پێ دەدەیت پاشەوەی کە تۆ دۆخەکەیان ینی بەشێک لەو دۆخی ئەوان زانی چێوە هەستت پێکرد بەوەی کە خۆت لە پێشتردا لە خانەوادەیەکی هەژار و کەم دەرامەت ژیاویت. وەڵام من وەکو لە بەرنامەکەش ئاماژەم پێکرد من خۆم کوڕی پیاوی هێژار و کەم دەرامەت بووین حیلەکەمان عیلی باوکم ئەرکێ و ژیانی قوڕز بووە لە ژیانی تا ئێمەی پەروەردەکرد و بەخێو کرد بۆیە ڕەنگە باشتر و جیاوازتر لە موحاناتیێمانە تێ بگەین و من لەگەڵ خەڵکی هەژار و کەم دەرامەت بەردەوام کۆنتاکت و پەیوەندیمان هەیە. بۆیە من ئەوەی لە دەسەڵاتمان بێ بۆ ئەم خانەوادەی ئەەکەین بەڵام وەکو هەنگاوێکی سەرەتا کری یەک ساڵی ئەگری ناستۆ کەمانگانە ئەیدەینە خاوەن خانووەکە بۆی بتوانین بەڵکو لە مودەی ئەم ساڵەدا بە هاوکاری و هەماهەنگی خێرخوازان و لایەنە پەیوەنددارەکان بتوانین ژیان و گوزەرانیان بگۆڕین چونکە ئێمەمانان ئەرچی هەر ئەم خانەوادەنە بەڵکو ئەرچی خانەوادەکانی تریشمان لە ئەستۆیە و ئەوەی لە دەسەڵاتمان بێ بۆ ئەمانە و بۆ ئەوانەی تریش کە هاوشێوەی ئەمانن بە ئەرکێکی ئەخلاقی خۆمان نەزانین وەزیفەیەکی خۆمانە ئەبێ بە هەموو لایەکمان هەوڵدەین چاومان لە خەڵکی هەژار و کەم دەرامەت بێت چکە خۆمان لە توێژی هەژار و کەم دەرامەتەوە هاتووین. دەستخۆش سپاس بۆ تۆ لە کۆتایی داگەر شتێکت هەبێت بۆ بەرنامەکە. وڵا داوا لە خێرخوازان و خەڵکی خوا پێداوەکەم ڕێکخراوە خێرخوازیەکان بەتایبەت و حکوومەت و سوپاسی ئێوە کەم بکە ئێوە هەنگاوێکی گەورە و کارێکی پیرۆزەکەن کە ئەبێ بیر لەوە بکەینەوە کاتێک کە ئێمە ئەچێنە سەر سفرە و خوانەکانمان ئەوەمان بیر نەچێک خەڵکی هەژار و کەم درامەتی هاوشێوەی ئەمەشەیە بۆیە ئەکرێ هەر یەکێکمان لە ئاستی خۆماندا دەستی هەژار و کەم دەرامەتان بگرین لانی کەم هەوڵ دەین بەشێک لە چێشە و گرفتەکانی ژیانیان چارەسەر بکەین. دەستخۆش سپاس بۆ تۆ. بەڵێ بینەرانی خۆشەویست لە شاری هەولێر بەرنامەی میوانی توین ئەمڕۆ لەگەڵ بەڕێز لوقمان وەردی کۆتایی هات. سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەکە مەریوانی حاجی جەمال. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری ئێمە بوون هەموو لایەک بەختەوەر و تەندروست باش بن و خواتان لەگەڵ.